چینە لای تەوەریکی تری پرۆگرامەکەمان کە تایبەتە بەوەی کە چۆن میواندارێتی پاڵەوانێتیەکانە کرێت بۆ ئەوەی کە بتوانیت ئاست و پلەیەکی یاریزانێک یاخود چەند کەسێک بتوانن خۆیانی تیابینەوە. بەڵام هەمیشە پرسیاری ئەومان نەکردووە کە ئەم پاڵەوانێتیانە ئەگەر لە هەر وڵاتێک و لە هەر شارێکا بەڕێوە بچێ دیوێکی تر بەخۆیەوە بینێ. ناساندنی کەڵچەر و دابوونەریتی ئەو ناوچەیە بە هەموو ئەو کەسانی کە لە وڵاتە جیاوازەکانە هاتوون. ئەمە بەشێکی تری لە ڕووی ئابووری و بازرگانیەوە چەند گرنگی هەیە و لە هەمان کاتیشا ئێمە پرسیاری ئەوە بکەین ئایا ناوەندە وەرزشیەکانی خۆمان تا چەند لە ناوخۆی خۆمانە گرنگیان بەم بوارەیەوە و توانیویانە پێشکەوتن بەخۆیانە ببینن بۆی ببینە جێگەی سەرنج بۆ وڵاتانی دراوسێ کە بێن لە ناو خۆی ئێمەیە پاڵەوانتی بەڕێوە بچێ. بۆ کۆی ئەم پرسیارانە میوانداری زۆر بەڕێز کامیزار شاژلەیمان تۆکو بەڕێوەبەری ناوەندەکانی وەرزش و لاوانی پارێزگای سلێمانی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. کامیزار زۆر بەخێر بێت. کامیزار سڵاو لێ بێ بەیانی باش زۆر بەخێر بێت سەر چاوان سەرجەم کارمەندانی کورساتی خۆشەویست و هەموو گەلی کوردستان باش. زۆر زۆر سپاس یاخوا بەخێر بیت. زۆر سپاس. باسی ئەوە بکەین ئێمە تا چەند گرنگە کە بەڕێستان لە بوارەیە وەکو بەڕێوەبەرایەتیەکەی خۆتان کارەکەن. بانگێشکردنی ئەم پاڵەوانێتیانە دیوێکی تری لێک بینەوە کە ناساندنی وڵات و ناوچەکەمانە بە چەند کەلتورێکی جیاوازتر. لە ڕاستیە هەر کارێکی باش کە خزمەت بە نەتەوەکەت و بە وڵاتەکەت و بە گەنجان و لاوانی کوردستان بکە جێی دەستخۆشیە. بواری وەرزشی یەکێکە لەو بوارانەی کە بەڕاستی زۆر پێویستە گرنگی زیاتر پێ بدرێ. بۆچی کرانەوەی جواب بینە سەر پرسیارەکەی تۆ کرانەوەی هەموو نەتەوەیە کە ئێستا بۆتە ڕەمزێک یان بۆتە چەکێکی زۆر بەهێز بواری وەرزشە. لە ڕێی وەرزشەوە ئێمە میسیە ناسین، ڕۆناڵدۆ ناسین، بەرشار ناسین، کوێ ئیلە ئاخری. لە ڕێی وەرزشەوەی ئێمە ئەم وڵاتانە ئەناسینیان یاریزانەکانیان ئەناسینیان ناوی شارەکانیان ئەناسین کەواتە هاتنی هەر یاریزانێکی وڵاتێکی تر یان کردنەوەی هەر پاڵەوانیەتێکی جیهانی بێ عەرەبی بێ عێراقی بێ لە شاری تۆ لە وڵاتەکەی تۆ جێی دەستخۆشی و زۆر گرنگە چونکە لە بواری کلتوریە تۆ نەتەوەکەی خۆت شارەکەی خۆت ئەناسێنی بەو خەڵکە ڕەنگە چەندین یاریزانە بێت تا ئێستا ناوی سلەیمانیشی هەر نەبیست بێ بەڵام کاتێک کە تۆ پاڵەوانیەتیەک یەنی یەکەم جار ئەوڵێ بۆ عێراق لە ناو عێراقا کوێ هەیە کوردستان هەیە لە ناو کوردستانە شاری سلەیمانی هەیە یان شاری هەولێر هەیە ئەمانە هەمووی ئەناسێنی بەو خەڵکانە جارێکی تر ئەمیش ئەڕاتەوە ناو وڵاتەکەی خۆی ناو گەلەکەی خۆی ئەمانە ئەناسێنێتەوە بە یاریزانەکانی خۆی بە بواری وەرزشی ئەو وڵاتە. بۆیە زۆر گرنگە لە ڕووی کلتوریەوە لە ڕووی ئابووریەوە ینی ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردووە کە تەنانەت هەر یاریزانێکی وڵاتێکی تریش ئاهاتە ئەم وڵاتی ئێمە چەندێک لە ڕووی ئابووریەوە ئەو شارە جاهەولێر بێیان سلەیمانی بێن هەر شوێنێکی تر بێ ئەبوژێتەوە بەڕاستی چونکە خەڵکێکی زۆر خولیای وەرزشە خولیای بینینی ئەو یاریزانانەیە خولیای بینینی ئەو یانانەیە خولیای بینینی وەرزشە بەشێکی گشتی بۆیە زۆر گرنگە لە هەموو بوارێک. باشە کاتە لە هەموو بوارەکانە گرنگی خۆی هەیە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت میوانداری پاڵەوانێتیەک بکەیت. باشە ئەو ژینگە لەبارە ڕەخساوە لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی گشتی بۆ ئەوەی کە بتوانیت میوانداری پاڵەوانێتیەکان بکەیت لە جۆرە جیاوازەکانی وەرزشە. ئەتوانین بڵێن ژینگەکە لەبارە سوپاس بۆخوا لە کوردستانە لە ڕووی ئەمنیەوە کە گرنگترین خاڵە یان با بڵێن ئەوەیە کە تۆ بتانی هەر کار و چالاکیێکی تیا بکەیت. ئێمە لە ڕووی ئەمنیەوە پارێزراوین وڵاتەکەمان پارێزراوە و لە ڕووی گەلەکەشمانەوە گەلێکی هێمن و لەسەر خۆ و گەلێکی میوان دۆستین کە پێشوازی لە هەموو نەتەوە و گەلانێکی ترەکەین. لە ڕووی توانە مرۆییەکانیشەوە توانامان هەیە بەڵام بەڕاستی من لێتانە شارمەوە ڕەنگە زۆر جار کەمتەرخەمی هەبێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بە پێویست زۆر گرنگی بە بواری وەرزش نادا. بۆچی ئەم گرنگی زۆری پێنەدراوە کاگزار بەڕای تۆ؟ ڕەنگە بڵێم چی ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان هێندەی بەس بیر لە بواری نەوتەکاتەوە بیر لە بواری وەرزش نەکاتەوە کە دەتوانێت وەک بدایەت باسمان کرد دەتوانێت لە بواری وەرزشە یان لە بواری گەشت و گوزارە یان لە زۆر بواری تاکە بەداخەوە ڕەنگە حکوومەتی هەرێم لە زۆر بواری تیشە فرامۆشی کرد بێ کە بواری وەرزش وەک ئاماژەمان پێکرد یەکێکە لە بوارانی تۆ دەتوانی ژێرخانی ئابووریتی پێبەرز بکەیتەوە نەتەوەکەتی پێ بناسێنی بە جیهان و پشتیوانی گەلانی تر بەدەستبێنی بۆ نەتەوەکەی خۆت. بۆی حکوومەتی هەرێم کەمتەرخەم بۆوە ڕەنگە زۆر جار ئەوانەی کە کراویشە لەسەر ئاستی تاک
ئەو کارانە هەندێ جار بەڕاستی حیزبیش پشتیوانە بۆ باشە کاتە کاک نزار تۆ مەبەستت ئەوەیە هەر لە ناوخۆی خۆمان زۆر گرنگیمان بە بواری وەرزش نایەوە ڕەنگە بەشێکی وابێ وەکو تاگنا وەکو خەڵکنا بەڵام وەگەڵێ هێزە گەورەکە کێ حکوومەت هێرێمی کوردستانە چکە ئەو لایەنی معنیە ئەو دەتوانێت یارمەتی نزار بە یارمەتی لایەنێکی وەرزشی بەیان یارمەتی هەر ناوەندێکی وەرزشی بە بەو پێی کە ئەویش بتوانێت بە پێی ئەو یارمەتی حکوومەت هێرێمی کوردستان خزمەتەکانی زیاتر بێ بۆ وەرزش چکە ئێمە بیرمان نەچێت پەروەردەی وەرزشیش هەر لە پەروەردەوە دەست پێەکە یعنی هەر لە مناڵێکی سەرەتاییەوە کلەیەکی سەرەتاییەوە دەچێتە بەرخوێندن پێویستە ئەلەوێەوە ئەم ڕۆحی گیانی پەروەردەی وەرزشیەتیایە قاڵ بێتەوە بەڵام بەداخەوە ڕەنگە تا ئێستاش لە زۆرێک لە خوێندنگەکانی ئێمە هەر لە سەرەتاییەوە کە دەڵێن وانەی وەرزشە مامۆستاکاڵێ کورە هیچ نییە بیان بە دەرس وانەیەکی تر ئەو وانەی تر گرنگە ئەو وانەی تر گرنگە ئەمە ڕۆحی وەرزشی لەناو ئەو مناڵایە ئەکوژێ کە گەورەش ئەبێ زۆر محتەم نابێ بە زۆر شت کە بەداخەوە ئێستا زیاتر با بڵین توانە وەرزشیەکانیش چۆتە سەر توانای تاگ لە جیاتی ئەوەی ئێمە زۆر گەنجی بە توانامان هەیە لە بواری یارە فەردیەکانە لە بواری مەلەوانیاکین بۆکسینە ئەمانە کە یاری فەردین زۆر گەنجی بە توانامان هەیە چ لە کوردستان چ لە عێراق و چ لە تەنانەت وڵاتانی ئاسیا و جیهانی بەڵام لە یاری جەماعیەکانە بۆ نمونە تۆپی پێ تا ئێستاش نەمانتوانیوە عێراقیش تێپەڕێنین نەوەکا وڵاتانی تر یعنی لەسەر ئاستی عێراقیش ئێمە زۆر جار لە خوارەوەین بۆچی لەبەرەوەی تواناکانمان هێندە نیە یان نیان هێشتووە کە توانای ئەم گەنجانەمان هەمیان کۆ بکەینەوە لە یەک یانەی بەهێزی کوردستانیە کە بە ناوی کوردستانەوە بەشداری بکات لە پاڵەوانێتی عێراقیەکان لە پاڵەوانێتی جیهانیەکان ئێمە کۆمەڵێک یاریزانی زۆر باشمانەیە گەنجی زۆر بە توانامانەیە بەڵام دەبینین یان بەڕێزیشتان ڕەنگە بیست بێتان یەکیانە چێ بۆ یانەیەکی عێراقی یەکیانە چێ بۆ یانەیەکی تر بۆچی لەبەرەوەی لەوێ زیاتر خزمەت دەکرێت حرمەتی توانا و هێز و ماندووبوونەکەی زیاتر گیرێ پاری زیاتر پێ ئەدرێ کە بتوانێت ژیانی خۆشی و ماڵ و مناڵیشی پێدابین کە و لە ڕووی توانا جستەی و مرۆیی و هێزە وەگڵێ ئەو توانایی کە هەیەی لە بواری وەرزشا زیاتر پەرەی پێ بەڵام ئەمە لای ئێمە نەمانتوانێت ئەمە کە نەمانتوانیوە ئەمە لە ناوخۆی یا گرنگی پێنەدراوە وەکولانەش ئاماژەی پێ پرسیارەکەی کرد بۆچی گرنگی پێنادرێ ئەمەی هولای خۆمان پێچوانەکەشیە بینین ینی وەرە ئێستا لە تازەترین کارکردن لەسەر ئەوەی کە تۆ چۆن وڵاتەکەت بەرەو پێشۆڕی زۆربەی وڵاتەکان دوور کەوتونەتەوە لە جەنگ نایانێت ئاشتی هەڵەبژێرن ئاشتیش لە دوور بەشابینەوە ئەڵێن پەیامی وەرزشی ئاشتیە پەیامی هوەریش ئاشتیە یعنی ئێستا وڵاتێکی وەکو بەرازیل وەرە ئێمە شوانە سێری ئەمیانە ناکەین یاریەکەن چیانەیەگە بینی یاریزانی بەرازیلیتیانە بێت یعنی بۆ بە خوێندنگەیەک بڵێن خوێندنگەیەکە بۆ بەرەمێنانی وەرزش وڵاتی فەڕەنسا بینین بۆ بە خوێندنگەیەک بۆ هونەرمەندی بەتوانە یعنی وای کردووە لەسەر ئەمانە خۆیان ناسێنێ بەجیهان کەواتە بۆچی ئێمە ناتوانین کۆکراوە بین کاکدەزان بۆ ناتوانین چەندین یاریزانی باشمان هەیە چەندین توانای باشمان هەیە یعنی ئەگەر کۆکراوە بین و بتوانم پاڵپشتیەکە بێ وڵی هیچ یاریزانێک تەسەورەکەم نەچێت هیچ یانەیەکی بێگومان ڕاستە وە گوتم بەشێکیەوەیە کە بەداخۆ ئێمە تا ئێستاش دەوڵەت نین یعنی ئەوەی هەیە هەرێمی کوردستانە ئەم هەرێمی کوردستانش بەداخەوە بەهۆی ئەو سیاسەتە چەوتەی کە لە چەند ساڵی ڕابردووە لە زۆر بوارە جێبەجێ کردووە حکوومەتی هەرێم بەداخەوە لە زۆر بوارە هاتووەتە دواوە یعنی ئێستا با بڵین ئەو توانایی نەماوەکە لە زۆر بواریتیان هەموو توانای حکوومەتی هەرێم یان ئێستا هەموو هێز و بیرکردنەوەی سەرقاڵی ئەوەیە کە چۆن موچە بۆ فەرمانبەر دابین کە بەداخەوە ینی ئەمە وای کردووە کە کاتێک تۆ مەسەن دایک و باوکی یاریزانێکی وەرزشی موچە وەرنەگرێ لە کاتێکە شوێنێکی وەرزشی کە معنیە بۆی کە خزمەتی وەرزش بکە داهاتێکی وای نەبێت کە بتوانێت خزمەتی بە بواری وەرزشی پێ بکات من یەک نمونەت پێ بڵێم ئێمە ئەم بەڕێوەبەرەتی ئێمە پێکاتوە لە 11 ناوەندی وەرزش و لاوان لە ناو شاری سلێمانیش و لە خەزاوناحەکانی هەموو سنووری پارێزگای سلێمانی مانگی وایە ئێمە ناتوانین تەنانەت یەک دەستجلیش بکڕین یان بین بە یانەیەک بە تیپێکی گەنجان کە بتوانن تواناکانی خۆیان یان لەبەریکەن بۆ وەگەڵێ
ئەو کاتێک کە پرۆڤە ئەکەن یان تەمرین ئەکەن ئەمە کە تۆ نەتوانی تۆپێک سێتێک جلدا بینکەی ئەمە کە سەرەتایی ترین شتە کە تۆ بتوانی بڵێ من لێرە ئیتر خزمەتی بواری وەرزشەکەم ئەو گەنجە چۆن ئەتوانی تۆ هاوکاری بکەیت کە ئەمانە هەمووی بەچی ئەکرێ بەشێکی وەگوتم بەشێکی ئەوەیە کە بەڕاستی حکوومەتی هێرێم خزمەتی نەکردووە بەشەکەی تری ئەوەیە کە خەڵکیش هێندە سەرقاڵە بە پەیداکردنی بژێوی ژیانیەوە لە یاریزانێکەوە تاوەکو دایک و باوکەکەی و تاوەکو ئەوانەی کە لەگەڵ ئەمانەیە کارەکەن هێندە بیر لەوە ناکەنەوە کە پەرە بە تواناکانیان بدەن بەڕاستی باشە کاک نزار لەگەڵ هەموو ئەو کەم و کوڕیانی کە تۆ باسی لێواکەی کە هەیە کە ڕەنگە زۆر کات گرنگی تاو نەدرابێت بە بابەتی وەرزش و بواری وەرزش بە شێوازێکی گشتی لەگەڵ هەموو ئەمانەشە زۆر بە خۆشحاڵیەوە چەنەها پاڵەوانمان هەیە کە سەردانی وڵاتانی دەرەوەکەن بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتیەکان بە پلەیەکی زۆر باشەوە ئەگەڕێنەوە بە هەرێمی کوردستان کە ئەمەش بەڕاستی ناوبانگی کورد لە وڵاتانە بەرزە نرخێنن. ئێوە چیتان کردو بۆ پاڵەوانەکان بە شێوازێکی گشتی بۆ کەسانی کە تاقە و توانایەکی جیاوازتریان هەیە لە چاو کەسانی ئاسایە لە چاو ئەو کەسانی کە تازەیەنە نێو بواری وەرزشەوە چۆن پاڵپشتی و پشگیری ئەو کەساناکرێ بۆی کە بەردەوام بن چونکە وەکو تۆ خۆت لە سەرەتاوە باسی لێوە کرد ناوی چەنەها یاریزانی بەناوبانگت تێنا کە چۆن و بە شێوازێک دەستیان پێکردو و ئێستا چۆن بوونەتە ئەستێرەیەکی جیهانی هەموو کەسێک ئەیان ناسی. وەڵاهی بەداخەوە من یەک نمونەت پێ بڵێم کە هەمووی هەفتەیەک پێش ئێستا بوو یاریزانێکی گەنج جا من زۆر بێتاقە دەبم بۆی کە یەکێک داوای هاوکاری یەک شتێکم لێکا و ناتوانین بۆی بکەین لە توانامانانە داوای ئەوەی کرد کە ئەم ئاگاشم لێتی لە ماوەی ڕابردووە یەکەم و دووەمی هێناوە لەسەر ئاستی عێراق و وڵاتانی خلیج و ئەمانش ئێستا بانگێش کراوە بۆی بچێ بۆ وڵاتی سین لەوێش بەشداری بکە لە پاڵەوانێتی کین بۆکسێنە باشە من نەمتوانیوە هیچی بۆ بکەم بەداخەوە لەبەروی تواناکەمان ئەوە نەنیە حکوومەت پارەمان نایەتێ کە بتوانین ئێمەش یارمەتی ئەو گەنجانەی پێ ئەمانەی کە ئەچن لەو وڵاتانە بەشداری ئەو پاڵەوانێتیان ناکەن و زۆر بەشیان بە خۆشحاڵیەوە پلەی یەکەم و دووەم و سێم و ئەمانە ئێنن زۆربیان ئەزانی لەسەر توانا و گیرفانی خۆیان و باوکو دایکیان لە پرۆگرامی ڕۆژێکی میوانداری چەنەها وەرزشانی لەو شێوازەمان کردووە بەڵێ لەسەر حسابی خۆیان هەموویان لەسەر توانای گیرفانی خۆیانە چن بەڵام ئەمانە ڕاستە خۆیان ئەبن بە پاڵەوان و ناو دەرەکەن بەڵام ئەمانە وەکو کوردستانە ڕۆنەوەمان بیر نەچێت لەوێ ئەڵێن تۆ کوێی ئەڵێ یەکەم جار ڕەنگە بڵێ عێراقیم ڕاستە بەڵام دوای ئەڵێ من خەڵکی کوردستانم کەواتە ئەمە پاڵەوانی کوردستانە حەقی وایە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە معنیەکان کە ئەوانەی ئەتوانن هاوکاری ئەم گەنجانە بکە یارمەتیان بن یعنی ئەمە زۆر جێداخەکە وتم ئەم گەنجانە ئێمە ناتوانین هیچ پشگیریەکیان بکەین ئەنی لە کاتێکە ناتوانین تیانەت پارەی بلیتی تارەکەشیان بۆ سەرف بکەین کە ئەمانە زۆریان ناوێ بەڵام بەداخەوە کە ناتوانین ئەمەش ئەوەیە ئێمە دەیان جار داوامان کردووە نووسراومان بەرز کردوێتەوە بە خۆشحاڵیەوە یعنی وەزارەتەکەمان زۆر پشتیوانمانە بەڵام کاتێک کە کتابەکە نووسراوەکە ئەڕاتە وەزارەتی دارایی ڕاتە حکوومەتی هەرێم لێوە ڕەفزێتەوە ئەڵێ ناتوانین شتێکتان بۆ سەرف بکەین لە بەرەوەی باری دارایی حکوومەتی هەرێم خراپە و چی ئەمە هەموو بۆ لە هەرێمی کوردستانە بام پرسیارە بکەم ئەمە بەس بۆ ئێمە وای یان بۆ هەموو شار و پارێزگاکانی تری شارم بابەتە هەیە ئەتوانین بڵین وەکو حکوومەتی هێرێم هەندێک جار بۆ هەمووی وایە بەڵام زۆر جار هەندێشتی تر ئەکرێ وەک بە ناوی حیزبەوە ئەکرێ ینی لێتان ناشارمەوە ڕەنگە لە هەولێر یان لە دهۆک هەندێک جار زۆر کار ئەکرێ زۆر پاڵەوانێتی ئەکرێ زۆر هاوکاری وەرزشی ئەکرێ حیزب ئەیکا لەوێ کە ئەو پارەی حیزبیش وەریەگرێت دوجار هەر لە ڕێی حکوومەتەوە ئەڕات بۆ حیزب یان مەسەڵەن بە شێوەیەکی تر ئەڕوا بۆ حیزب و لەوێەوە دابەژەکرێتەوە بەڵام ئەوەی جیاوازی ئەکرێ وەکو دەبینی لە هەموو بوارەکانی ترە لە بواری ئاوەدانکردنەوە لە بواری خزمەتگوزاریە تاوەکو ئێستا جیاوازی کراوە لە نێوان شارەکانی کوردستانە بە تەئکید لە بواری وەرزشیشا جیاوازی ئەگەرچی حکوومەتی ژەنگە زۆر کات ئەگەر ئەم سنوورەشی پشتگوێ خستبێ ئەوشمان بیر نەچێ بە ڕست قوبا تاڵەبانی لەسەر هەوڵ و ماندووبوونی خۆی زۆرێک لە ناوەندە وەرزشیەکان زۆرێک لە ئەو بوارانی کە پەیوەندی بە وەرزشەوە هەیە
خۆی پاڵپشتی تاوی کردوون چونکە هەر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ سەرکۆ باسی یەکێک لە پاڵەوانەکانی کردنامۆ ئەوە چەنەها وەرزشەوانی تریشمان هەیە لەو شێوازەکە هەر بە ڕێز قوبات تاڵەبانی خۆی پاڵپشتێکی زۆر باشی ئەو وەرزشەوانانە بەڕاستی جگەلۆی کە قوبات لە هەموو بوارەکانە پشتیوانی خەڵکە جا ئەمە ناکرێ ئێمە بۆ هەر شتێک کە داوا بکەین بڕێن بۆ لای کاقوباد و کاقوبادیش حەزێت بین و ئەو لە کاتیش بگرین و ئەویش بێ بە وەگەڵێ یعنی ئەمە ئیشی حکوومەتە بە شێوەیەکی گشتی مەگەر حکوومەتیش زۆر ناکرێت بۆ کاقوبات تەداخلەکە یعنی وەجی دەستخۆشیە و من لێشتان ناشارمەوە بەڕاستی بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەویش لەم سنوورە زۆر پاڵپشتە یعنی ئێمە هەر لە ماوەی ڕابردووە تقریبەن مانگێک پێش ئێستا بوو پاڵەوانێتێکی یاری تۆپی پێی کچانمان ئەنجامدا بۆ هەموو یانەکانی کچان لە سنووری پارێزگای سلەیمانی نزیکی دە تیپیان ینی وەرزشی کچان تیا بەشدار بوون بە پشتیوانی بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕاستی ئەمە جی دەستخۆشیە بەڵام ئێمە قسەکەمان لەسەر حکوومەتە بە شێوەیەکی گشتی ناکرێ ئێمە بۆ هەر شتێک بڕۆین بەردەمی کاقوبات بگرین بڕین بەردەمی یەکێتی بگرین بڕین بەردەمی حکوومەتە ینی من بۆی ئەڵم ئەگەرنا هەموو جا ئەگەر ئیشەکانی یان پشتیوانەکانی کاقوبات و بەڕاستی هەندێ دڵسۆزانی تری لێ دەربکەی لەم سنوورە وەڵاهی شتێک نامێنێتەوە ئەوەی ئەیکرێ زۆربەی بە پشتیوانی ئەوان ئەکرێ بەڕاستی بەڵام ئەمە حکوومەت خۆی پێویستە ئەم ئیشانە بکە پێویستە کە وەزارەتی ڕۆشنبیری کە ئێمە نووسراوێک وەرزەکەینەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیریش بە سوپاسەوە هەر لە جەنابی وەزیرەوە تا مدیر عام تا هەموو ئەو بەڕێزانەی تر ئەوانش پشتیوانمان و کە بەرزیەکەنەوە بۆ وەزارەتی دارایی ئەو پێویستە موافقەتی لەسەر بکاکە چونکە ئەمە لەخۆوە نەهاتووە من یەک نمونەت پێ بڵم وەزارەتی داخلی لە ماوەی پار بوو پێم وابێ نووسراوەکە خۆزگە ئێستا وەگەڵێ هاتە خەیاڵم ئەو نووسراوە گینا ئەگەر ئەو کات لە خەیاڵما بووە پێشتر هەر ئەمهێنا لەگەڵ خۆمانە داوامان لێەکە بۆ ئەوەی کە گەنجان و لاوان دوورکەونەوە لەوەی بەرەو هەندەران بڕۆن و یان تووشی کۆمەڵێک لادانی تر ببن پێویستە ئەم ناوەندانەی ئێمە خزمەتی گەنجان و وەرزش بکەین وە هونەر و هەموو لایەنەکانی تری ڕۆشنبیری و ئەدەبی بۆ ئەوەی وەگەڵێ ئێمە بتوانین لەو لایەنەوە هەم پەرە بە تواناکانیان بدەین هەم بە جۆرێکیش مەشغوڵیان بکەین ئاخر بەچی خزمەتیکەین ئەمە بەچی ئەکرێ ئێمە هەر باوەڕ هەر دوای نووسراوەکەی وەزارەتی ناوخۆ ئێمە کتابمان کرد تاوەکو ێستا شەر جوابمان هێنەوە ئەوە نزیک بە خۆتان خزمەتی ئەوەی لێرە ئەکرێ وەک ئاماژەم پێدا زۆربەی کار و چالاکیەکەن لەسەر ئاستی توانای فەردی ئەکرێ من ئەچم بۆ لای بۆردی وەرزشی ئەو ئەچێ بۆ لای شەوانانی کێن بۆ لای تۆکار نزار ئەمانە هەز ناکەی یعنی سار دەبنەوە واز لە وەرزش بێنن ئەگەر چی پاڵەوان بن ئەگەر چی زۆر بە توانە بن لە کاتێکا کێنە بەردەم کاک نزاریەنە لای بەڕێوەبەرایەتەکەی بەڕێستانکەی جۆرە هاوکاریەک لەلایەن ئێوە ناکرێ ئەم گەنجە چی بکاتواتر بەشێکی سار دەبێتەوە بەشێکیشی ئەوەی کە زۆر کۆڵنارە جا لە هەموو بوارەکە گەنجی کۆڵنار هەیە منەوانم زۆر خۆشەوێت چکە هەمیشەش لە زۆربەی پاڵەوانێتیەکان لە ناوخۆیەکانە ئەوانەی کە ئێمە ئەنجامێدەین دەقەیەک چارەکێکدا ئەنێن بۆ ئەوەی کە ئەو تەجروبانەی من لە ژیانمە وەگەڵێ بینیومە یان پێی گەیشتوم ئەمانە بەو گەنجانە ئەڵێمەوە بۆ ئەوەی بەهێزیان بکەم بۆ ئەوەی کۆڵ نەیەن بۆ ئەوەی کە لە دەرگایەکیانە لە دوو دەرگایانە ئیتر ئەمانە نەوەستن و بێتاقەت بن و بڵێن تەواو ئەبێ بەردەوام بێت چونکە لەم وڵاتی ئێمە وە لە تەواوی دنیا شاوایە ئەبێت تۆ کۆڵنەی کاتێک کە بەردەوام بووی ئەو کاتە بە ناچاری لایەنێک شوێنێک هەریە پشتیوانی تۆکە ئەم گەنجانش بەشێکیان ئەوەیە کە بەداخەوە ڕەنگە بێنە دواوە ساردنەوە بەڵام بەشێکیشان بەهێزە بن بەقوە دەبن بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەمانە دوجار ئەمانە لە کوردستان نامێنن کە ئەڵێم نامێنن وەکو توانە وەرزشیەکە ئەڕوا بۆ وەگوتم یانەیەکی عراقی ئەڕوا بۆ چوزانم بۆ هەر یانەیەکی ترکە هاوکاری بکە ئەڕوا دەکەین ئاوڕێکی جدی لە بواری وەرزش بگرێتەوە لە هەرێمی کوردستانەوە تایبەتریش لەم سنوورەیە کە چەندها پاڵەوانمان هەیە دەست و چاو خۆشەکانی ماندوومان کردی کە ئەم بەرنامانەی ئێوە هەمووی جێی دەستخۆشیە ببنە هاندەرێک کە حکوومەت هەرێمی کوردستان بەڕاستی ئاوڕێک لە هەموو بوارەکان بداتەوە بە تایبەتی گەنجان و لاوان کە زۆر مەحرومن زۆر
زۆربەی و گەنجانی کە دەچنە کافتریاکان دەچنە ئەمانە هەمووی لەوەیە کە حکوومەت هێرم ئەو ڕێکیان لێ نایەتەوە خزمەتیان ناکە ئێمە هیوادارین لە پێناو ئەوەیە بێکە لە کەم و کوڕەکانەوە دەستمان پێکرد هیوادارین کە ئاوڕێک بدرێتەوە کەم و کوڕەکان چارەسەرکرێ ئەجینا چەندین لایانی جوانی تری وەرزشیمانەیە و چەندین هەر مناڵمان هەیە کە چاوەڕێی ئایندێکی باشیان لێکرد کە لە پاڵانەتەکانە بیانی بینەوە و ئەو خاتنی میوانانەش لە وڵاتەکانی کەەوە ئەمانە هەمووی دەستکەوتن بەڵام بۆیە هەمیشە خۆمان لە ناو خۆمانە بۆڵەکەین ئەمانە گرفتەکان چارەسەر باشتر بەڵێکی تاو لەکەن جام دەست خۆش بێ دووبارە